ئێستان مانگی ڕەمەزان بەرەو کۆتایی دەڕوات. ڕوو دەکەمە هەموو کەسێکی باوەڕدار، ڕوو دەکەمە هەموو کەسێک لەو کەسانەی کە ئەم مانگە بە تایبەت وعدیان داوە بە وشەی ئیاکە نەعبود، خوایە وعد بێ پەیمان بێ تەنها عیبادەت بۆ تۆ دەکەم. ئەو وعدەی خۆتان بەرنە سەر و وعدە خلاف مەبن، ئیستیقامەتان هەبێ بەردەوام بن لەسەر دینداری و خواپەرستی. با بزانین ئەو کەسانەی کە بەردەوامن لە دینداری لە عیبادەت و خواپەرستی پاداشتیان چییە؟ نەک تەنها مانگی ڕەمەزان بەڵکو هەموو کاتێک بەردەوام دەبن. خوای گەورە دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة. ئەو کەسانەی کە دەڵێن ئەڵڵا پەروەردگارمانە، عیبادەتی بۆ دەکەین، دەیپەرستین، پاشان بەردەوامیش دەبن لە عیبادەتی خوا حتا ئەو ڕۆژەی دەمرن. کاتی مردنیان هات، ئەو ڕۆژەی کە دەمرن بە فەرمانی خوا هەموو ڕۆژێک کۆمەڵە کەسێک ناوی دەرئەچێ بێ بمرێت. ئالەو ڕۆژەدا ئەو کەسانی کە بەردەوام بوونە لە عیبادەتی خوا و تەنها مانگی ڕەمەزان عیبادەتیان نەکردووە، بەردەوام بوونە، ئیستیقامەیان هەبوو، بەردەوام بوونە، ئەو کەسانە لە کاتی سەرەمەرگیانە لە ناڕەحەتترین و ناخۆشترین کاتدا کۆمەڵێک مەلائیکەی زۆردا ئەبەزنە خوارەوە بۆ ڕۆحکێشانی ئینسانێکی ئیماندار کە بەردەوام بۆ لە عیبادەتی خوا. ئەو مەلائیکانە دابەزن سەلامی خوایە لەسەر بێ بە فەرمانی خوا. بۆچی دابەزن؟ بۆی ڕۆحی ئەو ئیماندارە بکێشن کە لە دنیادا حتا ڕۆژی مردنی، حتا دەقەی مرد، ئەو دەقەی کە مردیایە عیبادەتی خوای کرد. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا، کاتێک کە ئینسان کاتی مردنی هات، کۆمەڵە مەلائیکەیەک لە ئاسمانەوە دێنە خوارەوە، دەموچاویان زۆر سپی و جوانە، دەموچاویان وەکو خۆر دەدرەوشێتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کفن و بۆنی بەهەشتیان پێیە، لە بەهەشتۆ کفنێکی تایبەتیان هێناوە بۆ ئەوەی ڕۆحی ئەو ئیماندارە بکەن ناو ئەو کفنە سپیەوە. بۆنێکی تایبەتی بەهەشتیان هێناوە، نەک بۆنی دنیا. ئەمجا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم حتا چاوی ئەو مرۆڤە بڕ بکات، چەندە چاوی دەڕوات، ئەوەندە مەلائیکە دانیشتووە لە خزمەتی ئەو ئینسانە ئیماندارەدا، هەموویان دەموچاویان سپی، هەموویان وەکو خۆر دەموچاویان دەدرەوشێتەوە. ئەوە بەروبوومێکی ئیستیقامە و بەردەوام بوونە لەسەر دین. ئەگەر پێت خۆشە ئەو مەجلیسە جوانە ببینی لە کاتی سەرمەرگە، ئەو مەلائیکە جوانانە ببینی سەلامی خوایان لەسەر بێ کە دەموچاویان وەکو خۆر دەدرەوشێتەوە، بەردەوام بە دوای مانگی ڕەمەزان خوات لەبیر نەچێ. خوشکە بەڕێزەکەم، لەچکەکەی ملت بکەرە سەرت فڕێ مەدە. ئەو لەچکەی کە یەکەم جا کردە سەر سەرەتای ڕەمەزانەوە دوای کردە ملت و ئێستا بەتەمای فڕێ دەی، فڕێ مەدە، داپۆشرا و بە بەردەوام بە، بۆی لە سەرمەرگا خوای گەورە ئەو مەلایکە بەڕێزانە بۆ دابەزێنێ. ئەمە بەروبوومی بەردەوام بوونە لەسەر دین. تتنزل عليهم الملائکە، بەخوا لەو ڕۆژە ناخۆشەدا کۆمەڵێ مەلائیکە پێشوازیت لێ ئەکەن، تووشی شۆکت دەکەن بەو مەرجەی تۆ بەردەوام بۆ بێتی. پێش مردنی ئینسانی ئیماندار، ئەو ئینسانی کە بەردەوام عیبادەتی خوای کردووە، مەلائیکەکان کاتێکە دێن ڕۆحی بکێشن چی پێ دەڵێن؟ وەڵا لە دنیادا عیبادەتی خوا بکە، لە سەرمەرگە ئەوەندە مزگەنی خۆشت پێ ئەدرێ حەز ئەەکەی بمری، زوو بمریت. ئەوەشی پەنا بەخوا ڕێگای خوای نەگرتە بێ، حەز ناکا بمرێ، بەڵام هەرچ دەمرێت، مەجالیتیان نییە. ئەو کەسانە کە بەردەوام بوونە لە عیبادەتی خوا، مەلائیکەی ڕۆحکێشان پێیان دەڵێن پێش ئەوەی ڕۆحی دەرچێت، پێی دەڵێن حتا چاو بڕکە دانیشتونە، پێی دەڵێن ئەلا تەخافوا وەلا تەحزەنوا، نەترسی، مەترسە، ڕۆحی تۆ دەکێشین، هیچ نەترسی، ئەمینت دەکەنەوە. ئەها بە فەرمانی خوا ئینسانی ئیماندار لای خوا چەندێ بەڕێزە، چەندێ بەڕێزە ئینسانێک ڕێگای خوا بگرێ 12 مانگە نەک مانگێک. ألا تخافوا ولا تحزنوا
مەترسن خەفەتیش مەخۆن، مەترسە لەوەی لە مۆلا تووشت دەبێ، خەمیش مەخۆ لەوەی کە بەجێت هێڵاوە لە ماڵ و مناڵ و لە هەر کەسێک، هیچ خەم مەخۆ، نەخەفەت بخۆ، نەخەمبار بە، نەبترسە. چونکە خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە بەردەوامن لە ئایەتێکی تردا ئیستیقامەیان هەیە و بەردەوامن لەسەر دینداری و خواپەرستی حتا مردن فلا خوف عليهم ولا هم يحزنون، ترسیان لەسەر نییە، خەفەتیش ناخۆن لەوەی کە بەجییان هێڵاوە لەم دنیایەتە. کەواتە بەردەوام بە. لە حەدیثێکی صحیح داهاتووە پرسیار لە پێغەمبەری خوا کرێ صلی الله عليه وسلم باشە دەبینین ڕیشت سپی بووە هۆکار چییە؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی شەیە بەتنی هود و ئەخەواتها، سوورەتی هود لەگەڵ چەند سوورەتێکی تردا منیان پیر کردووە، ڕیشی منیان سپی کرد. یەکێ لە تابعین لە پیاوچاکانی تابعین دوای سەحابە دەفەرمێ پێغەمبەری خوا هاتە خەوم صلی الله عليه وسلم، وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ دەفەرمی سوورەتی هود منی پیر کردووە، چی ئایەتێکە؟ فەرمووی ئەو ئایەتەی خوا دەفەرمێ فاستەقیم کەما ئومیرت. ئەی محەممەد صلی الله عليه وسلم بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی بەو شێوەی کە فەرمانت پێکراوە، نەک بەو شێوەی کە خۆت عەقڵتەی بڕێ. چۆن فەرمانمان پێت کردووە ئاوا بەردەوام بە. فەرمانەکەی چییە؟ وەعبد ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین، حەتا دەمری عیبادەتی خوا بکە. ئەو سوورەتە ئایەتێکی تایە باسی ئیستیقامە دەکا، بەردەوام بوون لەسەر دین بەو شێوەی کە خوا دەفەرمی ئاوا بەردەوام بە. مە قورسە ئەوە منی پیر کردووە، بەڵام کۆ ترسی ئێمە لە خوا؟ پێت خۆشە لە کاتی سەرە مەرگا پێت بوتێ مەترسە، خەم مەخۆ، بەردەوام بە. 12 مانگە دینداری خواپەرستی بکە. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، ئەگەر ئێوە دەتانەوێت ئەم پاداشتتان بەرکەوێ، بەیانی دوو بەیانی هەر ڕۆژێک کە جەژن هات ژنەکانتان بە سافیرەی و بە قژی ڕووتەوە مەکەنە پێش سیارەوە. ئێوە ئەهلی عیبادەتن، ئێوە ئەهلی جومعەن، ئێوە دەتانەوێت خوا لە خۆتان ڕازیکەن. ئەوەندە غیرەت و شەرم و حەیامان هەبێت کچەکان و ژنەکانمان داپۆشراو بن. بۆی ئینشاڵڵا لە کاتی مردنمانە پێمان بوترێ مەترسن و خەم مەخۆن. پێت خۆشە وات پێ بوترێ فەرمووی بیسەلمێنە، فەرمووی بیسەلمێنە بەکردەوەکانت. مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ کاتێک کە دێن بە ڕۆحکێشانی ئینسانێکی ئیماندار کە لە دنیادا عیبادەتی خوای کردووە، بەردەوام بووە هەتا ئەو ڕۆژەی مردووە. عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەئەوصانی بالصەلاة وەزەکاتی ما دمت حەیە، خوا فەرمانی پێم کردووە حتا دەمرم، حتا زیندوو بم نوێژ بکەم و زەکات بدەم. تەواو حتا زیندوو بم، تۆشە بێ وابیت. ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ کە دێن بە ڕۆحکێشانی مرۆڤێکی ئیماندار کە لە دنیادا عیبادەتی بەردەوام بۆ خوا کرد حتا مرد، ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ دەیانەوێت دڵخۆشی کەن. دوای ئەوەی کە پێی دەڵێن مەترسە و خەم مەخۆ، دەیانەوێت ئەمینی بکەنەوە. ئەها چەندێ خوا ڕێزت لێ ئەگەر کە تۆ لە دنیادا ڕێز لە بەرنامەی خوا گرت بێ. پێی دەوترێ وەئەبشیروا بالجەنەة التي كنتم توعدون، مزگەنی بێ لە تۆ بەو بەهەشتەی کە خوا وعدی بە ئێوە داوە. ئەی فڵان کەس مزگەنی بێت مەترسە، خەم مەخۆ، خوا گەورە منی نادۆ ئێمەی نادۆ مزگەنی بەهەشتت پێ بدەین. بۆیە وەڵڵاهی ئینسانی ئیماندار پێش ئەوەی ڕۆحەکەی دەرچی پێی دەڵێن تۆ بەهەشتیت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح بخاری مسلمدا، ئینسانی ئیماندار کاتی مردنی هات مزگەنی پێ ئەدرێ بەچی؟ بشر برضوان الله ورحمته وكرامته وجنته. خوا مزگەنیتان پێدا لە ڕێی مەلایکەوە، پێی دەڵێن ئەو ئینسانە مەترسە خوا لە تۆ ڕازیە، مەترسە خوا لە تۆ ڕازیە، خەم مەخۆ، تۆ لە ژێر ڕەحمەتی خوا دای. خوای گەورە ڕێزی لە تۆ گرتووە مزگەنی بێ بەوەی کە تۆ ئەهلی بەهەشتی. بۆی ئەو کاتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە کە ئەم مزگەنی خۆشانەی پێ ئەدرێ هیچ شتێک نییە بەلایەوە لەوە خۆشەویستتر بێت کە بگاتە خزمەتی خوای گەورە، پێی خۆشە بگاتە خزمەتی خوای گەورە، خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی ئەو بەندەی کە پێی خۆشە بگاتە خزمەتی خوای گەورە.
ئالەو کاتە داماوێدا چاومان بە ڕۆژوور بۆتەوە کەس و کارمان بە دەورمان ئاگرین ئەگەر لەگەڵمان نابن لەو حاڵەتە پێمان دەوترێ مزگەنی بەهەشت لە ئێوە. مەترسن، خوا لە ئێوە ڕازی، ئێوە خۆشەویستی خوان، چونکە لە دنیادا حتا مردن خواتان ناسی، حتا مردن عیبادەتان بۆ خوا کرد، حتا مردن خوشکە بە ڕێزەکان داپۆشراو بوون، بە حەیا بوون، بە شەرم بوون. مەترسن، مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خوا لە ئێوە بێ، ئێوە لە ژێر ڕەحمەتی خوادان، کەرامەت و ڕێزی خوا بۆ ئێوەیە، چونکە لە دنیادا ڕێستان لە پەیامی خوا گرت. ئالو حاڵەتە پێت خۆشە خوا ڕێزی لێ بگرێت، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە، وەرە بۆ مزگەوت، وەرە بۆ عیبادەتی خوا، ئاگات لە قورئان بێ، ئاگات لە ذیکر بێ، ئاگات لە نوێژ و عیبادەتەکانت بێ، بۆی ئینشاءڵڵا ئەم هەموو مزگەنی خۆشە شمولی من و تۆ بکەیت. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەو کەسانی کە بەردەوام بوونە لە عیبادەت و خواپەرستی هەتا ڕۆژی مردنیان، دوای ئەوەی کە پێیان دەوترێ مەترسن و خەم مەخۆن، دوای ئەوەی کە مزگەنی ڕەزامەندی خوا و بەهەشتیان پێ ئەدرێ، مەلایکە بەردەوامە لە مزگەنی ترس. ئەمە لە کاتی سەرەمەرگایە هەمووی. بەخوا خوشکەکەم ئەگەر بەردەوام نەبی تەنها مانگی ڕەمەزان 15 ڕۆژ 10 ڕۆژ دەچک بکەیتە سەرت، ظاهیرەن شمولی تۆ ناکامە، شمولت ناکات، چونکە ئیستیقامەت نییە، بەردەوام نیت. خوا ئەفەرمی ئەوانەی بەردەوامن، تۆ بەردەوام نیت، کەواتە شمولت ناکە. ئەم مزگەنیانە شمولت ناکە. کاکە گیان تۆ تەنها مانگی ڕەمەزان نوێژ دەکەی، شمولت ناکات، چونکە تۆ 11 مانگ وازت نوێژێناوە. بگەڕێرەوە بەلای خوا هەتا زیندووی لەوانەیە ڕەمەزانەکەی تر ئێسک و پرسکیشە ڕزی بێت. بەتەمای چیت؟ وازانی سیارەی جوانت پێ بوو، وازانی خانووی جوانت هەبوو، وازانی پارە لە گیرفان هەبوو، نامریت. بەخوا یەک چرکە تەمەنە درێژ ناگام شتانە. بۆ دڵنیا بەلەوە مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ دەیانێت ئەم ئینسانە هێورکەنەوە، مزگەنی لە دوای مزگەنی، چونکە لە دنیادا بەردەوام بۆ لە عیبادەتی خوا. پێی دەوترێ نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا وفی الآخرة. مەترسە، خەم مەخۆ، ئێمە دۆست و پشتیوانی ئێوەین، هەم لە دنیا و هەم لە قیامەتیش. ئێمە لە دنیادا پشتیوانی ئێوەمان کرد، چونکە ئێوە ئیماندار بوون. تۆ ئیماندار بووی، تەقوات هەبوو، لە خوا ئەترسای، بەردەوام عیبادەتی خوا تەکرد، هەتا ئەم ڕۆژەی کە ئێستا تێدای، کە کاتی مردن و ئەوەیە ژیانی دنیا بەجێ بهێڵی. خەم مەخۆ، مەترسە. ئێمە پشتیوانیت لە تۆ دەکەین بە فەرمانی خوا. ئێمە خۆشەویستی تۆین، ئێمە یارمەتیدەری تۆین، ئێمە دۆست و هاوڕێی تۆین. مەترسە، لە دنیا و قیامەت ئێمە لەگەڵ تۆ داین. چەند خۆش لە دنیا داوە خوای گەورە ئیمانداری زۆر خۆشەوێت، چەندەها مەلایکە مسەخەر کردو بۆ خزمەتکردنی ئینسانی ئیماندار. چەندەها مەلایکە هاتوۆتە مزگەوتەکان، ئێستا ناوی چەندەها بەڕێستان نووسراوە، هاتوونە خزمەتی من و تۆ دەکەن. کەواتە لە خوات لەبیر نەچێ، ڕێگای خوا بگرە. پێی دەوترێ مەترسە، ئێمە پشتیوانی لە تۆ دەکەین، ئێمە دۆستی تۆین، دوژمنی تۆ نین. چەند خۆش لە کاتێکا لە ناو قەبرەکە دەرەچیت، مەلایکە دۆستی تۆیە، لە ساحەی مەحشەر دۆستی تۆیە، لە ڕۆژی قیامەتە لە بەهەشتا خوای گەورە دەفەرمێ مەلایکە پۆل پۆل ئەچنە ناو بەهەشتەوە بۆ لای ئەهلی بەهەشت و سەلامی خوا لە ئێوە بێ، ئەی ئەهلی بەهەشت. هەم لە دنیا و هەم لە دوای مردنش ئێمە پشتیوانی لە تۆ دەکەین، مەترسە و خەمبار مەبە. پێت خۆشە ئەمە شمولکە، هەر دەمری، بەڵام پێت خۆشە بەم شێوەیە بمری بە سەربەرزی؟ پێت خۆشە خوا مەلایکە بنێرێ بفەرمێ بڕۆ پێی بڵێن مەترسە فڵان عەبد، پێی بڵێن بە فەرمانی خوا، پێی بڵێن ئێمە دۆستی تۆین، با خەمبار نەبێ و نەترسێ، با ترسی هیچ نەمێنێ، چونکە لە دنیادا ڕێگای خوای گرت. ئەبێ ئەمڕۆ من ڕێزی لێ بگرم، بە ڕێز و بە حورمەتەوە ڕۆحەکەت بەڕێ دەکرێ، بەخوا جەنازەکەشت بە هەمان شێوە بە ڕێز و بە حورمەتەوە بەڕێ دەکرێت. ئەوە گرنگە، هەم لای مەلایکە بە ڕێزەوە بەڕێ بکری، هەم لای خەڵکیش. جا ئەو ڕۆژە دەبیر نەچەکە دەتخەنە بانشان، دەتبەن بۆ گۆڕستان. ئەگەر بەردەوام بی،
دوای مانگی ڕەمەزانیش خوا بناسی دڵنیا بە ئینشاڵڵا لەسەر مەرگا دڵخۆش دەبیت مەلایکە پشتیوانی لە تۆ دەکات دۆستی تۆیە مەلایکەی خوا سەلامی خوایان لەسەر بێ بەردەوامن لەوەی کە مزگێنی خۆشی بە ئینسانێ بدەن لەسەر مەرگایە هێوری بکەنەوە ئارامی بکەنەوە هێمنی بکەنەوە بۆ ئەوەی هیچ ترسێکە لەسەر نەمێنێت چونکە لە دنیادا ئەو چەند ساڵی کە ژیای عیبادەتی خوات کرد ئەوە ئەهلی ئیستیقامەیە ئەهلی بەردەوامبوون لەسەر دینداری ئەوە پاداشتەکەیەتی مزگێنی پێ ئەدەن لەسەر مەرگا پێ دەڵێن فڵان کەس مزگێنی بێ لە تۆ کە لە بەهەشتایی بەڵام چ بەهەشتێک دەفەرمێ وەلەکم فیها ما تشتهی ئەنفسکم وەلەکم فیها ما تدعون ئەوەی کە نەفست حەزی لێی بێ ئەوەی ئارەزووی بکەی حەزت لێی بێ لە بەهەشتا بۆ تۆ هەیە وەلەکم بۆتان هەیە ئەوەی ئارەزووی بکەن و حەزتان لێ بێ وەلەکم فیها ما تدعون داوای هەرچیش بکەن لە بەهەشتا لە بەردەستانەیە ئیتر تۆ چیت ئەوێ چیت ئەوێ لە دنیادا سەتەها و هەزارەها شتێ تۆ ئەتەوێ دەست ناکەوێ حەز لێتی نییە داوایەکەی نییە بەڵام ئەوەی لە بەهەشتا حەزت لێی بێ و داوای بکەی لە بەردەستە ئامادەیە پێویست ناکە ئاوات بخوازی یەکسەر ئامادەی بۆت جا ئەم ژیانە بالعکسی بەهەشتە ئەم چەند ساڵە بۆ خوا بژی ڕێگای خوا بگدا دڵنیا بە ئەوەی کە تۆ بتەوێ خوا پێدەدات بەڵام ئەوەی بڕاتە جەهەنمەوە داوای قومی ئاو دەکات خوای گەورە دەفەرمێ خوا حرامی کردووە لە سەرتانی یەک قومی ئاوتان نەدەینی یەک قوم ئاو ئاوی سارد یەک قومێ ناخۆنەوە ڕێگای خوا نەگری خوای گەورە بەو پەڕی توندی معاملەت لەگەڵاکات داوای یەک قومی ئاوی سارد بکەی نییە داوای یەک پاریوێ نان بکەی نییە ئەو ئاەتی قورئانە إن الله حرمهما على الكافرين دەی ڕێگای خوا بگرە ئەوە ڕێگای خوات گرت ئەوەی کە حەزت لێی بێ و داوای بکەی هەیە بۆت ئامادە وەلەکم بۆتان هەیە کەواتە خوای گەورە دەفەرمێ وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين ئەوەی نەفس حەزی لێ بکە ئەوەی چاو حەزی لێ بکە لە بەهەشتا هەیە پێتە بەخشرێ جا ئەم کەسە لەسەر مەرگا کە بەردەوام بۆ لە عیبادەتی خوا تەنها مانگی ڕەمەزان خوای نەناسی و بەردەوام عیبادەتی خوای کرد و حتا کاتی سەرە مەرگ پێی دەڵێن مزگێنی پێ ئەدەین بە بەهەشتێک ئەوەی داوای بکەی حەزت لێ بێ و ئارەزوت لەسەری وێ بۆت هەیە لە خزمەتتایە کەواتە بە تەمای چیت بۆ ڕێگای خوا ناگریت بۆ دوای مانگی ڕەمەزان واز لە عیبادەتی خوا دەهێنی خوای گەورە لە کۆتاییدا دەفەرمێ نزلا من غەفور ڕەحیم ئەم ڕێز و حورمەتەی کە باسمان کرد بۆ ئەهلی تەقوا ئەوەی کە بەردەوام بۆ لەسەر عیبادەتی خوا ئەمە میوانداریەکە لەلایەنی خوای گەورە و خوای ئەو خوای کە بەڕەحمە ئەو خوای کە میهرەبانە ئەو خوای کە تاوان پۆشە ڕێز و حرمەتی ئینسانێک دەگرێت کە لە دنیادا ڕێگای خوای گرتووە ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەگەر لەسەر زەویدا بە ئەدەب نەبی و ڕێگای خوا نەگری خوا لە ژێر زەویدا عاقڵت دەکات بەڵام قیمەتی نێتاسە لە ژێر زەویە فێری ئەدەبت دەکات دەزانی ئیسلام یعنی چی بەو کاتە تێ ئەگەی خۆزگای داپۆشرا و بمای خوشکی بەڕێزم تێ دەگەی ئەو کاتە تێ دەگەی خوشک و برای بەڕێزم خۆزگای ڕێگای خوام بگتای نوێژ و عیبادەتم بکردای بەڵام تازە ڕۆشت بۆیە ئەمە میوانداریەکە لەلایەنی خوایەکەوە کە تاوان پۆش و میهرەبانە ئەوەی ڕێگای خوا بگری ئابەم شێوەیە میوانداری ڕۆحەکەی دەکرێت میوانداری دەکرێت لە ڕۆژی قیامەتە کە دەڕواتە بەهەشتە و میوانی خوایە لە کۆتاییدا دەڵێم ئەگەر پێت خۆشە خوا ڕێزت لێ بگری و میوانی خوابی ڕێگای خوا بگرە لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ماڵەوە دەستنوێژێ جوان بگرێ دەستنوێژێ بگرێ و بێ بۆ مزگەوت بە هەمان شێوە کەسێکیش لە مزگەوت بگری دڵنیا بە شمولی دەکات بەڵام ئەمە مەبەستەکەیە ئەو کەسێک کە دەستنوێژێ دەگرێ و نوێژ دەکات دێ بۆ مزگەوت نوێژی جەماعەت ئەوە فهو زائر الله ئەوە میوانی خوایە بەخوا ئێوە ئێستا میوانی خوان بەخوا عەسر بێن بۆ مزگەوت میوانی خوان مەغریب بێن بۆ مزگەوت میوانی خوان عیشا بەیانی هەموو ڕۆژەکانی تر هەر کاتێک کە هاتنە مزگەوتەوە ئەوە ئێوە میوانی ماڵەکەی خوان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە و فەزڵ و میهرەبانیەک لەسەر خۆی دایناوە
بحقق لسر خوي داناوا وحق على المزور أن يكرم الزائر خوای گەورە وەکو فەزڵێکی خۆی دایناوە لەسەر خۆی هەر کەسێک بێتە ماڵەکەم ڕێزی لێ بگرێت پێت خۆش خوا ڕێزی لێ بگرێت دوای ڕەمەزانی جۆرە بۆ مزگەوت جا ئەمە میوانداری کە لە بەهەشتا هەیە لەلایەنی خوای گەورەوەیە تۆ لە دنیادا ببی میوانی ماڵەکەی خوا دڵنیابە لە کاتی مردن و لە بەهەشتا میوانی ماڵەکەی خوا دەبیت و بەهەشتەکەی خوا دەبیت مەلایکەی خوا بەڕێت دەکەن ڕۆحە پاکەکەت بەڕێت دەکەن بۆ ئاسمان و بۆ بەهەشت بەڵام بەردەوام بە لە کۆتاییدا دەڵێم بەردەوام بن لەسەر دینداری و خواپەرستی بەو شێوەیە کە خوا فەرمانی پێتان کردووە بەو شێوەیە کە فەرمان بە پێغەمبەری خوا کراوە صلی الله علیه وسلم جا ئەگەر پێت خۆشە لە کاتی مردنتا کە هەر دەمریت مەجالی تێدا نییە پێت خۆشە ئەم ڕێز و حرمەتت لێ بگیرێ لە ڕۆحە پاکەکەت بەردەوام بە لەسەر دینداری و خواپەرستی و داپۆشراوی حتا ئەو ڕۆژەی خوای گەورە بە ئەمانەت ئەو ڕۆحەت لێ دەسێنێتەوە و بە پەڕی ڕێز و حرمەتەوە ڕۆحەکەت بەڕێ دەکرێت بۆ ئاسمان و بۆ بەهەشت ئەوە دەپێویستە بەردەوام بی لەسەر دینداری خواپەرستی ئەمانەتی ئێوە و نوێژ و عیبادەت دوای مانگی ڕەمەزان خواتان لەبیر نەچێ و نوێژە جەماعەتەکانتان لەبیر نەچێ قورئان و زیکری خواتان لەبیر نەچێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خوايا شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو یا ربی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوایان لە شەڕ و ئاژا وڵاتمان بەدورکەی خوایان ئەوانەی خەمبارن و کێشە و مشکیلیانی خوایە بۆیان حەڵکەی بۆیان ئاسانکەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبەرکەی ئەوانەی حاڵیان خراپە خوایە حاڵیان باشکەی ئەوانەی ئیمانیان ضعیفە خوایە ئیمانیان بەهێزکەی ئەوانەی خراپەکارن خوایە هیدایەتیان بدەی یا ربی خوایە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خوایە گیانەمە ئاخر جمعی ئەم مانگە پیرۆزەیە یا ربی خوایە ئەم مانگە کەفارەتی گوناهەکانی ئێمە بوو بێ یا ربی خوایە ئەم مانگە تێنەپەڕێ بەسەرمانە لێمان خۆش بوو بێت یا رب العالمین خوایە گیان ئێمە فەقیر و داماوین تۆش سەخی دەوڵەمەنی بە ڕەحمی میهرەبانی خوایە لێمان خۆش بە خوایە شەرمەزار